تا ئێستا چەندین کۆنفرانس و سیمینار دەربارەی مەترسیەکانی سەر ژینگەی ناحیەی بازیانی نزیک شاری سلێمانی و دەرهاویشتەکانی کارگەکانی بەستراوە. ڕێکخراوەکانی بواری ژینگە دەڵێن پەیڕەونەکردنی ڕێنماییەکانی ژینگە لەلایەن کارگەکانەوە گرفتی گەورەی ژینگەیی و تەندروستی بۆ ناوچەکە دروست کردووە. پسپۆڕێکی بواری ژینگە لە ئێرانەوە هاتووە و پێشنیاز و بیرۆکەی نوێی بۆ کارگە کۆنەکان لایە. قوربان ئێمە کێشەی دامەزرانمان هەیە، کێشەی ژینگەشمان هەیە. بەڕاستی ئێمە جەماوەری بازیان ئیمزایەکی زۆر کۆکراوەتەوە، کاتمان کردو دادوەری گشتی و دادوەری گشتیش وعدی پێداین بە دوازدەچوون بۆم کێشەیە بکە. بەڕاستی من نایشارمەوە ئەگەر دادوەری گشتی سلێمانی حەزەکەم لەم کەناڵی ئێوە ئاگادار بێ، ئەگەر بەرپرسایەتی خۆی نەسەلمێنێ و بە حقیقت جوابی ئێمە نەداتەوە ئیجابی نەبێ بە دەنگ داواکارانێ ئەچینە دادگای هەولێر. وەڵی هەولێریش نەیە کە ئەچمە دادگای فێدرالی عێراقیش کاتەکەم لەبەرەوە قابلی قوبوڵ نییە. 182 کارگەر لە سنووری بازیانە بێ، بەڵام ئەم نەوە گەنجەم بێکار بێ، ژینگەکەم بیزی و خەڵکەکەم نەخۆش بێ. بەپێی ئامارەکان ناوچەی حەوزی بازیان 180 کارگەی پیشەسازی لێ بنیان دراوە. لەم ڕێژەیە 7 کارگەیان پرۆژەی گەورەی پیشەسازین. ڕێکخراوەکانی بواری ژینگەش لە بازیان دەڵێن دەیان جار حکومەتیان لە مەترسی و دەراویشتەی کارگەکان ئاگدار کردوتەوە، بەڵام بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سلێمانی ڕەدی قسەی بەشێک لە ڕێکخراوەکان دەداتەوە و دەڵێت مەترسی کارگەکانی بازیان بە ڕادێژ نییە کە ڕێکخراوەکان باسی لێوە دەکەن و سەرجەم کارگەکانی بازیان لەژێر چاودێری فەرمانگەکەیاندان. ئەو وێرانەیە نییە کە باس ئەکرێت لە ڕاستیە و ئەگەر ئەو وێرانەیە پێویستە بەداتا بیخەنە ڕوو، چەند پارامیتەرێکی هەوا هەیە پێویستە هەموو سەری سەعاتێک تێست بکرێت، دوای تێستکردنی ئەو پارامیتەرانە ئەوان ئەو داتایان دەستکەوتۆ کە وێرانەیە یان ئایا بە چ داتایە گەڵەن ژینگەی بازیان وێرانەیە. گەشتون بە نەتیجەی کە کارگەکانمان پابند کردو بە جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان مەگەرەیەکێک سەرپێچی بکات، ئەوش دواتر غەرامە ئەکرێ و ئەدرێتە دادگا. پسپۆڕانی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا دەڵێن ستانداردی جیهانی بۆ ئەم نەخۆشیە لە 1000 کەسدا 1 کەس دەنیشان کراوە، بەڵام لە ناحیەی بازیان لە 1000 کەس 5 کەس توش بوون. بەو پێیە ئاماری توشبانی نەخۆشیەکە لەو ناوچەیە 5 جار لە ستانداردی جیهانی زیاترە. هۆشداری ڕێکخراوەکانیش بۆ حکومەت لەبارەی مەترسیەکانی کارگەکان تا ئێستا شوێنی خۆی نەگرتووە و بەردەوام کارگەکان لە فراوانبووندان. لەگەڵەوەشدا چاڕوان دەکرێت کاریگەری نەرێنیەکان سامانی ئاوی شێرزەویش بگرێتەوە، ئەمەش مەترسیەکان چەند هێندە زیاد دەکات. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.